لە قەبرەکەشیە لە دوای وەفاتیشیە کاتە دەبینێ کەسێک پشت لە ئیسلام دەکا ڕوو لە مەنهەجێکی تر دەکا وەڵڵی پێغەمبەر هەر خەم دەخوا. پیاوێکی بەناوبانگ و شێخێکی گەورە هەیە لە میسر بووە، شێخ مەحموود عەبدولحەلیم. شێخ مەحموود عەبدولحەلیم دەڵێ گەنجێکی میسری لە خەستەخانەیەکە کار دەکا، بەشی پزیشکی لە بەشێکا خوێندووە، هاوکارێکی دەبێت لە ژوورەکەیدا کچەکە مەسیحی دەبێت، مەسیحی دەبێ و شەو ڕۆژ ئەمان لە دەواما بەیەکەوەن قسە لەو سەرنجێک لەم عاشقی ئەو کچە مەسیحیە دەبێ. دەیدرکێنە کە خۆشەویستیم هەیە بۆت، ئەویش دەڵێ من لاریم نییە، بەڵام ماڵی ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنی من بدەم بە تۆ ئەگەر تۆ موسڵمان بی. ئەڵێ چی بکەم؟ وەرە ببە مەسیحی واز لە دینی محەممەد بێنە. نەعوذ بالله. ئەم کوڕە قەناعەت دەکا کە واز لە دینی محەممەدی مستەفا و ئیسلام بێنێ دەبێتە مەسیحی. بەڵام لە ناخیا پاشێتێک هەر هەیە، خەمێکی هەر هەیە، خەمی ئاینەکەی کە لە دەستی داوە. شەوێکیان دیارە ئەم خەمە هەر لە دڵیاتی کە دەخەوێت لە خەوا دەبینێ پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دێ، پێغەمبەری ئاخری زەمان دێ. موسا پێغەمبەر لە لای ڕاستیەوەیەتی، عیسا پێغەمبەر لە لای چەپیەوەیەتی. لەو کاتەدا کە دێ ئەویش دەڕوا بەرەو ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بوەستە وازن لە من و لە ئیسلامەکە هێنا، موسا تۆ پێغەمبەری ئولو العەزمی پەروەردگاری ڕازی بەو ئیشەی ئەم کوڕە کردوویەتی؟ حەزەتی موسا فەرمووی وەڵڵاهی حەتا بڵێ کارێکی بەد و خراپی کردووە. فەرمووی عیسا ئەم کوڕە بۆتە مەسیحی، تۆ ڕازی بەوەی کەوا وازی لە من و لە ئیسلامەکە هێناوە بۆتە مەسیحی؟ حەزەتی عیسا فەرمووی وەڵڵاهی حەتا بڵێ کارێکی خراپ و بەدت کردووە. کوڕەکە تەریق بۆەوە شەرمەزار بوتی ئەی پێغەمبەری خوا فریام کەوە لەم زەلکاوە دەرم بێنە، ئەوە سێ پێغەمبەری خوا عیساش قبوڵی نیم کە واز لە ئیسلام بێنم. بەڵێ خۆشەویستان جگە مەسیحێک مسڵمان دەبێ وازی لە عیسا نەهێناوە، عیسای حەقی ناسیوە، ئینجیلی حەقی ناسیوە، مەریەمەی حەقی ناسیوە لە قورئاندا. هەموو پێغەمبەران خۆشیان دەوێت، موسا خۆشی دەوێت، داود خۆشی دەوێت، یوسف خۆشی دەوێت، زەکەریا خۆشی دەوێت، هەموو پێغەمبەرانی خوا لە ئیسلامدا دەناسرێن. بەڵێ گەنجەکە شەرمەزاری بوو، پێغەمبەری خوا فەرمووی سەر هەڵبڕە، کە سەری هەڵبڕی بەهەشتی بینی. فەرمووی ئەو بەهەشتە بۆ ئیماندارانە. بڕۆ ئیمامی غەزالی ئەبوو حامیدی غەزالی لێیە و کتێبی ئەحیا علوم الدینی لەلا بخوێنە، کە خەبەری بۆوە ڕێک چوو کتێبی ئەحیا علوم الدینی کڕی. هەموو کتێبەکەی ئەحیا علوم الدینی ئیمامی غەزالی خوێندەوە کە بەڕاستی کتێبێکی بەنرخە، ئینسان پەروەردە دەکا. مامۆستای گەورە و زانای گەورەی کورد جەنابی مامۆستا شێخ موحسینی موفتی زۆر بە جوانی ئەحیا علوم الدینی ئیمامی غەزالی کردووە بە کوردی، خوا پاداشتی داتەوە. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمخۆری عەقیدەی خەڵکە. ئەمڕۆ خۆشەویستان مانگی مەولود با بکەین بە مانگی خەمخۆری عەقیدەی خۆمان. کوڕە ئاگاتان لە عەقیدەکەتان بێ، وریابە لە دەستی نەدەی، ئاگات لە عەقیدەی کوڕ و کچەکەت بێ. واللهی گەورەترین مصیبەت ئەوەیە لە ماڵی مسڵمانە بینی کوڕەکەت بێدینە، کچەکەت ڕوو لە خوا و لە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم، ئەبێ وەکو پێغەمبەر خەم بخۆی. ئەوە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بیان ناسێنی بە ڕەفیقی باش، بە مزگەوتی باش و وتاری هێمن کە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم جوان شی دەکاتەوە، وەی عەقیدەکەیان لەدەست نەدەن. با مانگی مەولود بکەین بە مانگی خەمخۆری عەقیدەمان.